siyaset, aliyên siyasî wisa dikin ku mijarên siyaseti derkevin pêş, mijarên gireng ên welatiyan ê millet ku rewşa aboriyê tê veşartin. Mehmet Emin Kurnaz nivîskar ji İstanbolê ji Tirkiye mêvanê min e. Silav bû te birêz Kurnaz, destpêkê de dixwazim bizanim. Yani xelkê Tirkiye gazindar dikin. Dibêjin ku aliyên siyasî, pirsê siyasî derdixin pêş, pirsê aborî jî vedişêrin, tên veşartin. Vê derbarê de ger dîtina te bigirim, çima siyasetmedar wisa dikin? Evet. Evet. Şimdi Türkiye'de çok ciddi bir لێستا دا لە تورکیادا قەیرانێکی زۆر هەیە لە تورکیادا قەیرانی ئابووری زۆردا لە تورکیا هەیە هەر وەکو دەزانن زیاتر لە 75,000 قەیرانی دارایی هەیە بەداخەوە هیچ زۆرە موچە زیاد نەکراوە بۆ ئەوانەی کە کەمترین موچیان هەیە تەنها 22,000 بۆ کەمترین موچە دیاری کراوە ئەمانە هەموو ژمارەی زۆر کەمن بەڕاستی ژێر 75,000 کەس لە ژێر هێلی هەژاردا دەژین 21,500 کەسیشدا کە برسین لە وڵاتەدا بەهۆی قەیرانەوە بەهۆی قەیرانەکانەوە لە وڵاتەدا 184 کەس بۆی قەیرانەکانەوە تووشی قەیران بوون بە تایبەتی لە ئیستانبولدا ئەوانەی کە لە ئیستانبول دەژین تووشی قەیرانێکی زۆر بوونەوە کرێی خانووەکان زۆر بوون بە تایبەتی لە ئیستانبول کەمترین موچە دووبارەی دەکەمەوە زۆر کەمە ئەم ژمارە زۆر کەمە بەڵێ لەم دۆخە هەیە هاوڵاتیانیش زۆر ناڕەحەتن لەم بارەیەوە لە سیویەکی ماردەکە هەڵبژاردننی ناوخۆی ئەنجام درا دەسەڵات لەوێن دەردا باس کە لەوەی کرد لە هەڵبژاردنەکان دەسەڵات کە ئاک پارتی بۆتە دەسەڵات یەکەم لە تورکیادا لە زۆربەی ئەو شوێناندا ئاک پارتی ئەو شارانەی لەدەستدا کە پێشتر دەسەڵاتی لێ دەکرد سەرڕای ئەمانە کێشەی زۆر قەیرانی دارایی هەیە لە تورکیا دەسەڵات هەموو جارێک بەو شێوازەی خۆی دەوێت بەڕێوەی دەبات ئەو شتانی کە خۆی دەوێت بۆ زۆرە بەڕێوەی دەبات برێز کورناز دخوازم بپرسم یعنی نوها تا بحثا ئەو قەس پرۆبلێما کرد تا بحثا ئەو قەس کریزان کرد لێ لە تورکیە سیاست بحثا سووریەت کە یعنی بحثا سووریە ji nav van probleman hemiyan mezintir û zêdetir lê welatî nan dixwazin welatî yani debara xwe dixwazin birêz Kurnaz vê derbarê de ger nirxandina te دەمێت ئەوە باسکەم کە هەر وەکو تۆ باس کرد بەڵێ کاتێک دەبینین خەڵک داوا دەکات کە قەیرانی دارایی هەیە بێکاری هەیە ئەوانە باس لەوە دەکرێت هاوڵاتیان باس لەوە دەکەن بەڵام دەسەڵات لەمە خۆی دەرباز دەکات ناتوانێت ئەم دۆخە چارەسەر بکات دەسەڵاتی ئەوەی نیە ئەم دۆخە چارەسەر بکات ئەوەی کە کەمترین موچە دیاری کراوە لە تورکیا زۆر کەمە کەس ناتوانێت بەم موچەیە بەم پارەیە بژێت بەڕاستی لە تورکیادا خەڵک داواکاری خەڵک ئەوەیە کە دەسەڵات ئەم دۆخە چا بکاتەوە دەسەڵات بەڵام خۆی لەم بابەتانە لا نەدات چۆن ئەردۆغان لەو هەڵبژارندا سەرڕایەوەی کە هەڵبژێردرا بەڵام سەرڕای ئەم هەموو کێشەدارایانەی کە لە تورکیادا هەیە بەڵام بەو زۆری کە خۆی دەوێت بەو زۆرە هەنگاو دەنێت لە تورکیادا بەبێ ئەوەی کە بیر لە دۆخی خەڵک بکاتەوە بەبێ ئەوەی بیر لە دۆخی دارایی خەڵک بکاتەوە بەبێ ئەوەی بیر لە برسێتی هاوڵاتیان بکاتنەوە لە نێوان لەم نێوەندەدا هاوڵاتیان لەم دۆخە ناڕازین دەسەڵات ئەوە داوا دەکات کە ئۆپۆزیسیۆن ئەو شتانەی کە باس دەکات لەگەڵی نییە برێز Kurnaz زانێ یعنی گاواگ و ماڵایەکی ڕەوشاوی خراپ di nav mala te de sed problemê te hene çawa dibe tu behsa problemê xelkê din dike milletê din dike behsa malên din dike û mala te ew qas di rewşek xerab diye ku muxalefet jî qet behsa va problema nake muxalefet jî her behsa hilbijartinên pêşwext nizanim pirsên siyasî dike birêz Kurnaz dîtina te bigirim kerem
Evet aslında tam da بەڵێ لە ڕاستیدا زۆر ئێوە ڕاست دەکەن بەڕاستی کاتێک ئەمڕۆ سیر دەکەین ئۆپۆزیۆنیش ئەم باسی قەیرانی دارایی ناکرێت بەکەمی باس لەو دۆخە دەکرێت کە لە تورکیا هەیە تەنها باسی هەڵبژاردنە باسی لە پرۆسەی ئاشتی دەکرێت لە لایەکی دیکەوە باس لە پرۆسی ئاشتی دەکرێت لە تورکیا لە لایەکی دیکەشەوە بە تایبەتی گروپێکی سیاسی باس لەو پرۆسەیە دەکەن زیاتر بەبێ ئەوەی باس لە باسی دۆخی دارایی بکرێت لە شتیکەوە دەسەڵاتیش باس لە هەڵبژاردننی سەرۆکەمار دەکرێت بەردەوام باس لەوە دەکرێت چێ خۆی بۆ هەڵبژاردننی سەرۆکەمار هەڵدەبژێرێت چێ لە هەڵبژاردندا بەشدار دەبێت بەڵام هاوڵاتیان دۆخی سەرەکی هاوڵاتیان قەیرانی داراییە برسیەتیە لە وڵاتەکەدا ئەو بابەتانەی کە لە ناو هاوڵاتیان هەیە برسیەتیە بەڵام بەداخەوە تا ئێستا لەلایەن دەسەڵاتەوە هیچ زۆرە بەرەو پێشتوونێک نییە لەم دۆخەوە سەرڕایبوونی قەیرانی دارایی سەرڕایبوونی برسیەتی بەداخەوە باس لەو باسانە دەکرێت کە تۆ باس لێوە کردووە بەداخەوە برێز کۆرنازنها تێی بیرا من گاواک و دەما هەلبژارتنی شارێداریان بوون ترکیە $1 19 لیرەی ترکیە 19 لیرە 19 و تشتێک لیرە بوو نوها بەر بە 37 لیرە بەدەچێت و یعنی تێ چاوەریکردن و هینژی زێدە ببن یعنی گاواک و موچەژی تێ زێدەکردن سەدی 5-6 تێ زێدەکردن یعنی ئەف بەڵانس دەبێ چاوە مرۆڤ بنرخینە گەر دیت ناتەبێت Aslında şöyle لە ڕاستیدا بەم زۆرەیە ئێوە دەزان ئەردۆغان ماوەیەک لەم پێش دۆخی دارایی چارەسەر دەکەم لەلایەن ئابووریناسانەوە زۆر ڕوبەڕووی بووە کە ئەمە لە ڕووی ئابوووریەوە زۆر شتێک کراوە بەڵام ئەوانە هیچ یەکێک لەوانە دۆخی ئابووری چان نەکردەوە بەس نەبوو بۆ ئەوەی دۆخی ئابووری چارەسەر بکات هەڵاوسان کەم کرایەوە بەڵام ئەمانە بە هیچ زۆرێک چارەسەر نەبوو بۆ ئەم دۆخەی کە لەنێو هاوڵاتیاندا لە مارکێتەکان و لە بازارەکاندا خەڵک ئەوانەی کە کار دەکەن ناتوانن ژمارەکان بگۆڕن ئەوەندە ژمارەکان دەگۆڕێت لە تورکیادا تەنانەت مارکێتەکانیش ناتوانن ڕۆژانە ژمارەکان بگۆڕێت تا ئێستا بەڵام دۆخێک نەبووە لە تورکیادا کە ئەم دۆخە چارەسەر بکات هەنگاوی جدی بنرێت لەم دۆخەوە لە ڕۆی چارەسەرکردنی ئەم دۆخەوە وەکەوەی پێشتر باسم کرد دەسەڵات نایەوێ باس لەو شتانە بکرێت بەردەوام باس لە ئۆپراسیۆن باس لە دادگا دەکرێت باس لە دانانی قەیوم لە تورکیا دەکرێت بەڵام باس لە بکێشانەی ناو خەڵک ناکرێت بەداخەوە هەموو ئەو ڕەخانەیە کە لە دەسەڵات دەگیرێت بەلاوە دەنرێت دوور دەخرێنەوە بەم دۆخە بەڕاستی چارەسەر نابێت ئەم دۆخەی لەکە لە تورکیا هەیە ئەو ڕێگانەی کە دەسەڵات دەگرێتە بەر ئەمە چارەسەر نییە بۆ ئەم دۆخە بەڕاستی هەموو ئەو شتانەی کە لە تورکیا دەکرێت تەنها کاتین ئەوانەی کە باس لە ڕخنەگرتنە دەسەڵات دەکەن بەرامبەر دەسەڵات ئەو هەنگاوە دەگرنە بەر یەکسەر لە زیندان دەنرێن بەڕاستی خەڵک لە دۆخێکی زۆر سەختی ئابووری دەیە سپاسیاتت کەم مەحمەد ئەمین کوڕناژ ستەمبۆلێ میوانێ